من شادي بابكرم درتوی ئەندازیاری میکانیکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ساڵی 2011 تەخەڕوجم کردووە. کاتێک من تەخەڕوجم کرد چۆن دەڵێ کۆمەڵی هیوای زۆر کۆمەڵەیەک خەونی زۆر لە مەشکی هەرێک لە گەنجانی وڵاتەدایە کە خوێندن تەواو دەکات و خۆیمان دوو دەکات. من خۆم کاتێک هەندێکم تەواو کرد کۆمەڵی خەونی گەورەم هەبوو، کۆمەڵی هیوای گەورەم هەبوو. سوپاس بخوانم هێشتا خەونەکانمان بمرێ زۆر بیرم نەکردووە، هەر بیرم نەکردووە لە کارێک، ینی لە کوێوە دەست پێ بکەم چی بکەم بتوانم کۆمەڵی فکرێ لە مێشکما بوو، کۆمەڵێک ینی دەوراتم بینی بوو، مامۆستا شتۆ زۆر دەیانویست یارمەتیمان بدەن. بەڵام هەرچەند بیرم کردو لەو قۆناغەدا کە توش مادە بەدەستەوە نەبێت، یان کەسێک یاری دەرت نەبێت، کەسێک بەتایبەتی لە کوردستاندا ینی شوێنە نەبێت هانای بۆ بەرە گەنجێ پرۆژەیەکی پێبەشتێکی پێ بخاتە سەرکار تۆزێ زەحمەت بوو. سەردای ئیشکردنی شیرینی من خۆم لە ماڵەوە دەستم پێ کرد. ڕۆژێ زۆر تەبعی یوتیوبم کرد کۆمەڵ جار شیرینیم دەرهێنا. ڕۆژی جومعە بوو حازرم کرد، ینی چۆن دەڵێ وەکو تاقیکردنەوەی نارمە بەردەمی مزگەوتێک کاتێک جومعە کەوا دەخۆ خەڵک توێژانی چۆنە لەو جۆرە شیرینیانە. سوپاس بخوا ڕۆژە باش و وردە هەر لە ماڵەوە تەقریبا بۆ ماوەی 6 مانگ لە ماڵەوە دەم کە دەم نار بۆ مارکێتەکان دەم کردە پاکەت و بەس جەماعەتی کولی چۆرە کۆشتانم دەکرد. ئیشەکە جوان بوو، خەڵک لی ڕازی بوو. بەڵام گرفتێکم لێرا بۆ دروست بوو ئەوە بوو ینی مارکێتەکان داوای مۆڵەتیان دەکرد، بەرواری لەسەر مۆڵەتی لەسەر مۆری خۆت نەبوو، چونکە ینی لیژنەی سەحە و ئاسایشانە سەدای مارکێتەکان دەکەن هەموو شوێنەکان. لە دوای ئەوە من فکری ئەوم بوو هات بۆ چیکە مادەم توان هیچ نەبێت لە ئێستا نەتوانم کارگەیەک دروستکە یان دوکانێکی بچووک. لە دوکانێکی بچووکەوە دەستم پێکرد لەگەڵ هاوڕێیەکم بە شەریکاتی سەرەتا دەستمان پێکرد، سەرەتا ئیشکردمان باش بوو. اینجا ڕەمەزانی پار من هەفتەی سێ دوکانەکەم کردەوە، ینی ئەوە نزیکی ساڵێک دەبێت ئێستا. دوایەوە توانیمان ڕەمەزانی بەسەر هات پاخلاوە بڕۆ شتمان مۆزایکە سوپاس بخوا باش بوو. بەڵام لە دوای ڕەمەزانەکەیەوە ینی قەیران بە جۆری بوو، ینی وای لێ هات لە هەفتەیەک کاسین پاخلاوە لە دوکانی منە دەڕۆیشتە دەرەوە. کلی دوکانە لەسەر بوو، کێ شاگردی لەگەڵ بوو، ینی زۆر کێشەمان بۆ دروست بوو. خۆی بوو دوکانشماندان ینی بڕێکی زۆر قەرزدار بوومەوە. دوای ئەوە وای لێ هات ڕۆژ ڕۆژ قەرزەکانمان کەڵەکە دەبوو، ینی گەیشتمە قۆناغێ بێ هیوا ببم لە ئیشەکەم. بەڵام دوایەوە کە بیرم لە ئیشەکە کردەوە وتم نە با هەر بەردەوام بم. سوپاس بخوا کۆمەڵە مامۆستا کۆمەڵێک کەس ینی ورێکی زیاتریان بە مندا هاوکارێکی زیاتریان کردم، ینی هەروتیان بەردەوام بە لەسەر ئیشەکەت با بیرێ خەوانی کاری خۆت. منش بیرم لەوە دەکردەوە کە جارێک تر هیچ هیوایەک نەماوە ینی لە دەسەڵاتی کوردی حکوومەتی کوردی ببیتە خەوان کارێکی تابێت، ینی لە حکوومەت یا لە کەرتێکی کە ئیش بکەیت، چونکە لە وڵاتەیان نە کەرتی حکومی ئێستا بەو جۆرە ماوە بتوانی هیواکانی تۆ بێنێتە دی، نەکەرتی تایبەتیش گەیشتێتە ئەو ئاستەی تۆ بتوانی لەوێشە خۆت پێ بگەێنی تو ڕۆژ بە ڕۆژ قۆناغ بەرە پێش بڕێ. یعنی کۆتایی ساڵی ڕابردوو مانگی 12 ڕێرمدا کە لەو شەریکاتە واز بێنم یەکەم، دووەمیش ینی زیاتر پەرە بە خۆم دەم و لەو شوێنش دوکانەکە بگوازمەوە، ینی شوێنەکەی باش نەبوو. زۆر گەڕام تا لەو مەنتیقانەی کە شوێنێکی سەر ڕێگای ژنان بێ، ینی قەرباڵغەیەکی تێدا بێ بتوانم پەرە بە دوکانەکەم دەم، ینی وا بکەم دوکان شیرینخانێکی تایبەت بە ئافرەتان بکەمەوە، ستافەکەم هەمووی ئافرەت بێ، تەنانەت لە بیری ئەوەش ینی شوێنێکی تایبەت بە ئافرەتان دانێن بەس بۆ دانیشتن کە لە بازاڕ دێنەوە ساردەمەنی بۆ زیادکردنی ئیسراحەتی دەکەین. ئەو بوو لە مانگی 12 پەیوەندی بە یەکێک لە شیرینیخانە گەورەکانی سلێمانیەوە کرد بۆ هەندێکی تایبەت بە تایبەتی بۆ بابەتەکانێکێک، چون 4 ڕۆژێک دەورم بینی لەوێ دەورەکەم کرد هاتمەوە، ینی کۆمەڵی قەرز لەسەرمان بوو، بەڵام زیاتر خۆشم قەرزدار کردەوە. ئەو شەریکاتە هەڵکردەوەکردنە خاص بە خۆم بێ، دوکانەکەم گەر ینی ئێرە تۆ کۆمەڵی ئیشی پێوە ینی لە جزم بردو وایە خۆشت ئەوەی کە پێویست بوو بێ ڕێنمایی سەحا ینی دابینمان کرد و بۆمان کرد. سوپاس بخوا ینی هەنگاوێک هاتینە پێش. ئەمە بەیانەن گەدین یەکەم ئیشمان هەویری پاقلاوە حازر دەکەین. هەویری پاقلاوە ئاردەکەی دەکەین، ئاردی بێشلەر بەکاردێنین، هەموو ئاردێنووی نابێ بۆ ئەوەی جێر بێت، چونکە تۆزکردنەوەی نانی پاقلاوە بە زەحمەتە، هەموو کەسێک ناتوانێت بیکەیان لە ماڵێ بگرە بۆ ئافرەتیش دایانگۆ زۆر زەحمەتە، بەڵام لە سوپاس بخوا مەتوانیمان ئەو سنوورە بشکێنین.
لێرەدا ینی جێ دەستخۆشیە من لە خۆم تەسەوڕم نەدەکرد لە منتیقەی پێشدەرو بێتوێن بە تایبەتی لە ڕانیە ینی ئیشێکە ئافرەت دوکانی هەبێ دەمگوت بێت سەرکردنی پیاوان چۆن بێ کەسێ دێ مشتریەکان دێت چۆن سەیرە دەکەن بەس هەموو پێچوانێ بکردنەوە ئێمە بوو ینی وانە بوو ینی کۆمەڵە کەسانێکی زۆر بەڕێتن بگرێ ئەو دوکاندارانە جیرانمان کەسانێکی زۆر بەڕێتن زۆر بەهانامانەوە هاتن بگرێ یارمەتیان داین خەڵکەکەش ئێستاش کە دێت بەڵێن مادەم ستافێکی ئافرەتانە هەم شتەکە خۆشتر و بەتازە هەم خاوێنترە ینی ئەوەی کە بازاڕی ئێمە گێرم کردو زیاتر ئەوەیە کە کۆمەڵە ئافرەتن لێرە ئیشەکە دەکەن ینی هەر کارگەکەشمان بە ناوی خانمانەوە هەر کەسێک کەس دەزانێت ئێرە کۆمەڵە خانمە ئیشێ دەکات ینی خەڵکەکە زیاتر بە دەمانەوە هاتووە لە خۆ بەزاری هەنگاو بە هەنگاو بازاڕمان بەرەو باشی دەچێت تا دەشناسیت چونکە دوکانەکە زووتر تازەیە گواستنەوەکەی تا ئێستا باشە. ئەرکێکی زۆر قورستری لەسەر شانە لە چاوپیا من خۆم لەی دوایەوەی وڵێ خوێندم تاواکردو نەبوو ئێستا خاوەنیم کچێکیشم کچێکی سێ ساڵانم هەیە بەیانیان بڵێ دەبێ ئامادەیکەم بینێرم بۆ حەزانە هەتا ئەو مانگەش لەناو ڕانیا شوێنێ نەبوو کە بتوانین تۆ مناڵی خۆشی پێ بسپێرین چیتە سەرکارەکان لەگەڵ خۆم دەمهێنا بۆ دوکان ئەلێرەش تشتی تایبەتم بۆ دانابوو تەلەڤیزیۆنم بۆ دانابوو ینی دەمهێنا ینی لە ڕاو ڕانەیە ینی حەزانەیەکی حکمی واژنێ کە سیقەت پێ بێت و مناڵەکەی خۆشی پێ بسپێرین دوێ کە ئەهلیە کرایەوە سەر ناردمەوە هەرێکی لەو کچانەش هەمویان کۆمەڵە ئەرکیتابێکی خوانیان هەیە لە ماڵەوە بەڵام ئافرەت زۆر لەوە گەورەترانی ئەمە گەیشتینەوە قەناعەتەی کە کۆمەڵە سنوورمان بەزان ئافرەت دەتوانێت گەر خۆی بیەوێت بەس خۆی بیەوێت دەتوانێت هەموو کارێک بکات زۆر بە بەست بەرنامەی هەبێ من خۆم سەگا دەڕۆم شەوانە بەرنامەی خۆشیانی خۆم دادنە خواردن حازر دەکەم هەموو جەمێکیش لە کاتی خۆمدا دەڕۆمەوە بۆ ماڵەوە بتوانم لە کاتی خۆدا نان بدەم بە هاوسەرەکەم ینی ئاگەم لە کچەکەم بێ کچەکان لێرە دەمێنەوە زۆربیان لێرە دەمێن و نانەخۆن بەڵام خۆی ئەوەی تەنها من لێرە خاوەن خێزان میکە لە شاگردەکانیشم ینی حەقی تەواومانداوە هەم بە ماڵ هاوسەنگی ماڵ ڕاگری هەم بۆ پەروەردەی منداڵەت هەم لە کارکردنیشدا سۆز بەخوا سەرکەوتوش بووین قورسە ئەرکەکە بەڵام چۆن دەوێت ئافرەت خۆی دەتوانێت ئەو قۆناغانە تێپەڕکە ئێمە کە دەستمان پێ سەرتا بە تاق ینی لێرە فرۆشتمانە مەعرزماندانە ئێواران ینی باشە شکۆری خەڵک دەگەڕێتەوە شتەکان تازە هیچ شتێکی کۆنیش دانانێ ئەوەی ئێوار ڕۆژانە دەکەین و ئێواران دایدەنێن دوای ئەوە ویسمانی شەکەمان چۆن لە گەورەتر بکەین چۆن کەسێکمان ناسی ئێستا وەکو ئیشی جملە دەکەینە پاکەت و بۆ مارکەتەکانی دەنێرین دەبێت مۆر و بەروار و مۆڵە تووشی خۆی پێ بە ڕەنمای سەحا بۆ مارکەتەکانی دەنێرین لەگەڵ چەند شوێنێکی ساردەمەنیەکان چۆن دەڵێت تەنسیقمان هەیە دێن لێرە پاقلاوە دەبن شیرین دەبن کێک دەبن ئەوەش هەیە بە چەند دوکاندارێک دەینێرین لەگەڵ وەشا لەگەڵ چەند هۆڵێکی عەقدمان هەیە کێک پشتی بۆنەکان زۆر وەردەکەین کێکی عیدی میلاد دەکەین کێکی ژمارەکردنە گواستنەوەی ئەوانە ئیشی ئافرەت ینی بوونەڵی جوانترە لە کێکەکاندا دەست ڕەنگینێکی زیاتریدا کۆمەڵە نەخشوشی تایبەتی تیا ئەوەی ئێمە دیگە لەوانەیە زۆری لە شیرینخانە پیاوەکان نەتوانێت بکرێت لە ڕووی بەکارهێنانی هەندێک لە ماوادەکانیش ئێمە بەکاری دەنێن هەموو شیرینخانەیەکی نیەتی بەکاری بێنێت کێشەی ئەومانەیە چونکە من زۆر شتەکان لە دەرەوە دێنم یان بۆ دەنێرم بۆ هەولێر یان لە کەرکووکەوە زۆر شتەکان دابین دەکەم. ئەوستافێکی ئیشی لەگەڵ دەکەی سەرتا تۆزە زەحمەتە بەتایبەتی بۆ شیرینیش هەتا فێری ئیشەکە بوون قورس بوو لەسەر شانی من تا هەرێکە لەوانە فێری بوون بەڵام سپاس بۆ خاتوانی وانە لێرە و هاوڕێک ینی هاوسەنگێکمان ڕاگرتووە لە بینیەکترا ینی لەوانەیە زۆربەی کارگە خۆشم لێ مرتاحم زۆر ینی چونکە دەزانم وەک کچانێکە لێرە ئیش دەکەن هەمویان بە دوکانی خۆیان گێزانن
يعني وازانن دوکانی خوانه خەمی خۆری خوانە من جۆ خواستنگەم ڕاگرتووە لە بەنیان هەر کاتێکی کەسێکی شوێستی بە یارمەتی بوو یاخۆت ئیزن وەرگرتنێک شتی هەبوو ئەو دەتوانم خۆم دەم لە جاتی ئەو ئیشەکەی بۆ تەواو دەکەم ئەوەی کە شتێکی تر لێرەدا جێگەی سەرنجە ینی باز بکرێ ینی داواکارم لە هەموو خاوەن کۆمپانیاکەیان کەسێکی دەوڵەمەندەیان بانقەیان هەر کەسێک خام پرۆژێکی هەیە هەر گەنجێک دێت پرۆژێکی مادەم پرۆژێکی بەدەستەوە بێ ینی چەند ساڵ خوێندوویەتی مەشروعێکی بەدەستەوەی بەڵام پرۆژەکەی نووسراوە پێویستی بە هاوکاریە وا بکرێ ئەگەر حکوومەت خۆشی نەتوانانی هاوکاری کۆمەڵە گەنجە بێتە خاوەن ئیشی خۆی کەسانێکن ینی دەستڕۆیشتون لە وڵاتەیە کەسانێکن خوا پێداون هاوکاری ئەو کۆمەڵە کەسانە بکەن ینی ئێمە بخۆمان زۆر تووشی و گرفتە بووین سلێتدا من خۆم زۆر قەرزدارم ینی پێویستم بە زۆر کەس هانام بۆ زۆر کەس بدووە ینی نەبووە کۆمەڵێ بانک و ڕێکخراو هاتۆ بەدەممانەوە بەڵام کاتێ دەچیت داوای پارەکەلێکی زیادی دەچێتە سەر لاوانی هەموو کەس لە کوردستانە نەتوانێت ئیشە بکە من زیاد لە 3 بانک هاتۆ بۆ لام یارمەتیمدا بەس زیادی دەچێت چ نەمتوانی وەکەم کۆمەڵێک کەس هاتۆتێکی یارمەتی دەدەم چەندێک دەی بۆ دەخەمەش بەڵام من کە شەریک لەوەشان نتوانم ینی داواکاری لەوەی کە کەسانێکە بێ قەرز دەن بە گەنجەکان ینی بە ئافرەت بێت چیان پیاو بێ بتوانێت ئیشی خۆی بکە بە قسط بیداتەوە ئەگەر حکوومەتی هەرمی ژۆ پرۆژەیە نەبێ با کۆمەڵێک کەس یان کۆمەڵ لایەن هەستن خۆیان ئەو مەشروع هەدا مەزێنن بۆ چەند کەسانێکی وەکو ئێمە بتوانین ئینشاڵڵا ئیستفادەی لێ بکەن